یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵیادی دامەزراندنیدا بابەندبوونی خۆی بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی لاگەڵ بزوتنەوەی گۆڕان دەردەبڕێت و ڕایدەگەێنێت. بەوپەڕی باوەڕبوونەوە ڕێکەوتنەکەیان لەگەڵ گۆڕان واژۆ کردووە و بەوپەڕی هێز و تواناشیەوە کار دەکات بۆ سەرخستنی ڕێکەوتنەکە. ئەمەندامەی سەرکردایەتی یەکێتی دەڵێت حیزبەکەی نەک پابەندە بەڵکو کار بۆ جێبەجێکردنی هەموو بەرگەکانی نێو ڕێکەوتنەکە دەکات. ئێمە دوو ڕێکەوتنمان هەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە، ڕێکەوتنێکی ئیداری و ڕێکەوتنێکی سیاسی. ئەم ڕێکەوتنە سیاسیە تێکڕای خاڵەکانی، تێکڕای ئەو 25 مادەی کە تایەتی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی کوردستانە و ئێمە پابندین بەو ڕێکەوتنەوە و پابندین بە هەموو خاڵەکانی ئەو ڕێکەوتنەوە کە خۆی ئەبینێتەوە لە گۆڕینی سیستێمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە، باشترکردنی بواری ئابووری هاوڵاتیان و وەکوتم هەر 25 خاڵەکەی ئێمە پابندین پێوەی و هەوڵ بۆ جێبەجێکردنی ئین هەموو ئەنجومەنی سەرکردایەتی پابندین بەو ڕێکەوتنەوە و هیوادارین بتوانین پەرەشی پێبین و هەنگاوی جدی بنین بۆ جێبەجێکردنی. لە دوای ئیمزاکردنی ڕێکەوتنەکەیان لەگەڵ گۆڕان لا کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتیدا بەردەوامێکێتی ڕایگەیاندووە ڕێکەوتنەکەیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دەپارێزن و هەرچی پێویست بێت بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ گۆڕان هەنگاوی بۆ دەنێن. فەرید ئەسەسەر دەندامی سەرکردایەتی یەکێتی دەڵێت ئێستا لەلایەن هەردوو لاوە گوڕوتینێکی زیاتر بەدی دەکرێت بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. لە ڕاستیشە ئێستا گوڕوتینێک هەیە بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە، بەڵام خۆی ئەم گوڕوتینە پەیوەندی بە نەبووە پەیوەندی بە کۆچی دوایکە نوشوانەوە هەبێت، چونکە ئەمە ڕێکەوتنێکە ساڵێکی بەسەراتی پەڕیوە کە دوشمن خۆی واژۆ کردووە، کە کۆسەت خۆی واژۆ کردووە، لەبەر دەمام جەلالە واژۆ کراوە. لەبەرەوە ئەبوایە ئێمە لانی کەم خاڵە بنچێنەیەکانمان لە سێمانجیەکەمە هەمومان جێبەجێ بکردای، بەڵام کە دواش کەوتووە کێشەنی ئەتوانین ئەمساڵ بە هەوڵ و تەقەلای هەموو لایەکمان جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامە بێنەدی. هەوڵێک هەیە، گوڕوتینێک هەیە. ئەم لەم ماوەیەش پێم وایە لە مەکتەبی سیاسیش کۆبنەوە لەسەر ئەم مەسەلەیە کراوە و لە کۆبنەوە ئەنجومەنی سەرکردایەتیش ئەم بابەت هەیە لە بابەتی سەرچیەکان ئەبێت باس لەم مەسەلەیە ئەکرێت. ئەم ڕێکەوتنە پێویستە جێبەجێ بکرێت و کاتێک کە واژۆش کراوە بۆ ئەو واژۆ کراوە کە جێبەجێ بکرێت. ئەگەر ئیرادەیەکی بەهێز هەبێت بۆ جێبەجێکردن پێم وایە لە ماوەی کەمتر لە مانجێک ئەتوانین هەمووی جێبەجێ بکەین. هیچ کێشەیەک نییە لە جێبەجێکردنە. جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان جیا لە سەرکردایەتی هەردوولا زۆرترین ئومێدی لایەنگرانی ئەو دوو هێزەی لەسەر هەڵچنراوە و زۆرینە لەگەڵەوەن ئەگەر ئەو ڕێکەوتنە وەکو خۆی جێبەجێ بکرێت بەشێکی زۆر لا کێشە و قەیرانەکانی ئێستا هەرێمی کوردستان چارەسەر دەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆچی دوای ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان مەبەستێتی پەیوەندیەکانی لەگەڵ گۆڕان بباتە قۆناغێکی باشتر لە ئێستا. ئەمەش وەک ڕێزگرتنێک لەو ڕێکەوتنەی کە بە ئامادەبوونی سەرۆک مام جەلال و نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئیمزا کراوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.